بەردەوام دەبین لەسەرم کۆمەکە بۆ یارمەتیدانیان و سڵیژ ناکەینەوە ئەمە بە ئەرکێکی واجبی وەکو بنەماڵە دەزانین بە حەقەت کە ڕەواخان کچیشی جەعفەر هەموو دەمێت دەستی کراوە بووە بۆ یارمەتیدان و بۆ هاوکاریکردنی ئەم پەیمانگایە درێغیشی نەکردووە هەموو دەمێژ ئاگاداری تیلەن دوور و نزیکەوە لەبەرەوەی کە ناوی پەیمانگە کە بە ناوی ئەو زاتە مبارەکەیە دەبێ ئیهمال نەکرێت وەکو بنەماڵەی شەید جەعفەر وەکو نەریتێکی ساڵانی خۆمان هەموو ساڵێک یەکەم تاکو دێمی پەیمانگای هونەرە جوانەکان خەڵەت دەکەین ئەویش بۆتە هۆکارێکی باش بۆ خوێندکارەکان کە بەردەوام پێشبڕکێ دەکەن لەسەرەوەی کە چیان دەرەجەی باشتر بێنێ چیان بەرزتر بێ. زۆر سوپاسی مامۆستایەکانم دەکەم کە چەندین ساڵە هەوڵماندبوونێکی زۆریان لەگەڵ ئێمە داوە. زۆر سوپاسی ڕێکخراوی مرۆڤدۆستی شەید جەعفەر دەکەم بۆ ئەم خەڵاتەی کە بە ئێمەیان بەخشی.